سڵاوتان لێ بێوم کاتتان باش بەڕێزان پانۆراماتان پێشکەش دەکەین ئەم شەو قسە دەکەین لەسەر بابەتێکی گرنگ کە تەواوی خەڵکی عێراق بەگشتی وە کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بۆ تا جێگەی چاوەڕوانی و بە ومێدەوە سیر دەکەن بۆ تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجێی عێراق کە پرۆژە یاساکە بۆ 3 ساڵە وەک دەزانن کە مادەی 13 و 14 پرۆژە یاساکە پەیوەستە بە هەرێمی کوردستان و لە نێو پرۆژە یاساکەدا فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگیری کردووە لەسەر چەسپاندنی گەڕانەوەی پاشەکەوتی ساڵانی ڕابردووی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و ئەو بڕەموچانی کە بڕدراون و هەروەها زۆر بڕگە و بابەتی دیکە کە دەوترێت لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستانە بۆی لە پرۆژە یاساکەدا بچەسپێت. پرۆژە یاساکە بەشێکی زۆری قۆناغەکانی بڕیوە بە پێی وتەی پەرلەمانتاران لە فراکسیۆنە جیاوازەکانی عێراق دەوترێت دەبێت لە مەفتەیەدا و لە کەمترین ماوەدا پرۆژە یاساکە تێپەڕێنرێەوە پەسەند بکرێ و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانیش بەبێ جیاوازی ینی بۆ چوونی جیاوازیان هەیە هەندێک لایەنی سیاسی لەگەڵ ئەو پێشنیارانەی یەکێتی نیشتیمانی کوردستاندانین و لەگەڵ ئەو بەرگانەدانین کە لە نێو پرۆژە یاساکەدا دەیەوێت بیچەسپێنێ و ببێتە فاکتەرێک و ببێتە هەوێنی خۆشگوزەرانی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەم پرسیارانەوە کۆمەڵێک پرسیاری دیکە جێگەی قسە و باس و گفتوگۆن لەگەڵ هەریەک لە بەڕێزان ڕێبوار محەممەد یاسا ناسکە لە ستۆدیۆ لەگەڵ مەکاک ڕێبوار زۆر بەخێر سپاس بۆ ئامادەبوونە و لە ستۆدیۆکانیشمان لە شاری هەولێر بەڕێز نەوزات ئەمەوەندی مامۆستای زانکۆ لەگەڵمان دەبێت کاک نەوزات سپاس بۆ ئامادەبوونی جەنابی شت. کاک ڕێبوار سەرەتا دێمە لای تۆ وەک لە دەستپێکی بەرنامەکە باسم کرد پرۆژە یاسای بودجێی عێراق بەوردی لە عێراقدا چاودێری دەکرێت لە هاوڵاتیەکی ئاساییەوە تا کەسێکی دەسەڵاتدار و دەستڕۆیشت و تا سەرمایهدارێک و هەمومان پێم بڵێ ئەم پرۆژە یاسایە بە تێپەڕاندنی چ سوود و قازانجێکی بۆ کۆمەڵانی خەڵکەیە لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستان بەتایبەتی. سڵاو لێبێت زۆر سپاس بۆ میوانداریتان. دیارە پرۆژە یاسای بودجە بۆ خۆی بابەتێکی گرنگە و ناسنامەی ئابووری و بەدامەزراوەی هەر دەوڵەتێکە کە هەر دەوڵەتێک پرۆژە یاسای یا یاسای بودجەی نەبێت کەواتە دەچێتە دۆخێکی مابڵێن نایاسایی و نادەستوریەوە چونکە سەرئەکێشێ بۆ گەندەڵی و ناشەفافێت و بابڵین نادادپەروەری بەبوونی پرۆژە یاسای بودجە هەموو ئەو ناشەفافێتانە یا ئەو گلەی و گازەندانە بابڵێن دەڕەوێنێتەوە و لە پرۆژە یاسای بودجەدا داهاتی ئەو ساڵە بە خەملێنراوی دادەنێەوە بە شێوازێکی دادپەروەرانە بەسەر تەواوی بابڵێن هەرێمەکان و پارێزگاکان و دادنیشتوانی ئەو وڵاتەدا دابەشەکرێ بە پێی سێکتەرەکان چ موچە چ بابڵێن بەشە بودجەی تەشغیلی چی وەبەرهێنان بوونی پرۆژە یاسایەکی وا کە هێشتا نەبووتە یاسا بەم بابڵێن خەبارە گەورەی کە نزیکەی 200 تریلیۆن دینارە بۆ 3 ساڵە دیارە جێگەی بابڵێن تێڕامان و لێ شیکاری و پرسیار لەسەرکردن و هەڵوێسەکردن چونکە بۆ 3 ساڵە و پرۆژەیەکی گەورەیە و چارەنووسی هەموو هاوڵاتیانی عێراق بەگشتی و هەرێمی کوردستانی پێوەبەندە بۆ هەموو هاوڵاتیەک و هەموو حیزبولایەنێک و هەموو باڵێن هەرێمی کوردستان و پارێزگاکانی نەبەسراوە لە هەرێمەکە حەق خۆیانە کە بەوردی چاودێری ئەم بابەتەکەن و چاوەڕێی پشکی گەورەی خۆیان بن لەم بابەتە. زۆر باشە کاک ڕێبوار. دێمەولات کاک نەوزات دێمە لای تۆ دەمەوێت بپرسم وەک لە کاک ڕێبواریشم پرسی کە پرۆژە یاسای بودجە بۆتە بابەتێکی گرنگ و گەرم و خەڵک هەمووی بە ئومێدەوە سەیری دەکات و بەتایبەت لە هەرێمی کوردستانیش وەک دەوترێت کە بە هەوڵی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بابەتی مەسەلەی پاشەکەوتی موچۆ هەندێک بەڕگەی دیکە کە پێوەستە بە ژیانی خەڵک لە نێو پرۆژە یاساکەدا هەوڵی چەسپاندنی دراوە. پێم بڵێ مەسەلەی تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجە لە ئێستادا چ باە خۆ گرنگێکی بێ بۆ هەرێمی کوردستان؟ بەڵێ سڵاو لێەوە سڵاو لە بینەرانی خۆشەویست. پرۆژە یاسای بودجەی عێراق ئەم ساڵە پرۆژە یاسایەکی گوژمەیەکی زەبەلاحە و نزیک دەبێتەوە زیاتر لە 199 تریلیۆن دینار کە زیاتر لە 16 تریلیۆن و کەسر کە پشتی هەرێمی کوردستانە و من
بەڕاستی بۆ 3 ساڵ ینی تۆزە کتێبینیم لەسەر پرۆژه یاسای بودجێ عێراقەیە بۆ 3 ساڵ زۆر جار ئیشکال دروست دەکاوە ڕەنگە ئێمە وڵاتێکین لەبەر ڕەحمەتی بەرزی و نزمی نرخی نەوتدا ژیان و گوزەرانی خۆمان بەڕێ دەکەین کە لە ئێستادا نرخی نەوت بە $70 لە پرۆژه یاسای بودجێ عێراقدا بچەسپاندرا بە $70 بەڵام لە ئێستادا 63 ملیار 63 تریلیۆن دینار کورتێنانی هەیە. ئەمە جۆرێکە لە ناگەشتبینی من بەرامبەر پرۆژه یاسای بودجە، بەڵام لە لایەکی ترەوە پەسەندکردنی پرۆژه یاسای بودجەی عێراق خۆشگوزەرانێکی زۆرتر زیاتر و داهاتێکی زیاتر بۆ هەرێمی کوردستان تەرخان دەکا و دەبتە مای خۆشگوزەرانی و دابینکردنی موچەخۆران لە کاتی خۆیدا. ئەمانە هەمووی لەبەر مەبنای پرۆژه یاسای بودجێ عێراقدا هیواکانمان پێوەی هەڵچنیوە. بەڵام ئەوەی گرنگە لە ئێستادا حکومەتی عێراق کە زیانی گەورەی بەرکەوتووە و پرۆژه یاسای عێراقیش ڕەنگە بەشێکی لەبەر ئەم هۆکارە بێ کە نەیتوانیوە تا ئێستا پرۆژه یاساکە جێبەجێکە ڕاوەستان و هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانە کە 70 ڕۆژی تێپەڕاند نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە بۆ بەندەرەکانی جەیهان. ئەمانە وا دەکات کە زیانێکی گەورە بەر بودجێ عێراق بکەوێ، چونکە لە پرۆژه یاسای بودجێ عێراق 170 تریلیۆن دینار لە مقابلی فرۆشتنی نەوتدا دانراوە، کەواتە ئەم 500,000 نەوتی هەرێمی کوردستانی لێ ببێتەوە زیانێکی گەورە عێراق دەکاوە ئەو پێویستە 3,500,000 بەرمیل هەناردە بکات لە ماوەی ڕۆژێکدا بەبێ ئەو 400,000 بەرمیلە ئەو 400,000 بەرمیلەی کوردستان ساڵانە موچێ ینی زیانی یا عەجزی یان کورتێنانی $10 ملیار کورتێنانی بەردەکەوێت. کەواتە حکومەتی عێراق بە هەموو شێوەیەک دەیەوێ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە بۆ ئەوەی زیانی کەمتری بەر بکەوێت و هەرێمی کوردستانیش لە پرۆژه یاسای بودجێ عێراقدا قازانجێکی زۆر دەکا و بەشە پشتی هەرێمی کوردستان ڕەنگە ئێمە ئەندێک لەولا ناڕازی بن بە پشکەکەی کە 12.67 دەبووە سەروی 13 پوینت شتێک بێ، بەڵام لە ئێستادا لایەنە سیاسیەکان لایەنە کوردیەکان بە هەماهەنگی لەگەر لایەنە سیاسیەکانی تردا هەوڵ بدەن ئەم پرۆژه یاسا وەکو خۆی بچەسپێندرێ و پەسەند بکرێت، چونکە بە هەر شێوەیەک بێ لە قازانجی هەرێمی کوردستانەوە دوورمان دەکاتەوە لەو دڵە ڕاوچێ و نەهامەتێکە چەند ساڵێکە بەرۆکی هەرێمی کوردستان و فەرمانبەران و موچەخۆران و هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بەگشتی گرتوتەوە. زۆر باشەمە کاکنەوزاد دێمەولات کاکڕێبوار سەرنجت چیە لەسەر قسەی کاکنەوزاد کە باسی لەوە کرد پرۆژه یاساکە بۆ 3 ساڵەوە باسی لەوە کرد کە عێراق و هەرێمی کوردستانیش بەردەوام لە بەرڕەحمەتی گۆڕانکاری خێراکانی ئابووریدان مەسەلەی نرخی نەوت نرخی دۆلار تۆ سەرنجت چییە؟ بەڵێ لە ڕاستیدا بەداخەوە هەرێمی کوردستان و عێراق و کۆنگە و نایجیریاس ئەم چوار ماڵێن ئەم هەرێم و عێراق کە دەوڵەتێکەوە دوو دەوڵەتێکیش ئەم سێ دەوڵەتە تا یعنی جیاوازن لەو دەوڵەتانی کە نەوت بەرهەمهێنن، چونکە بۆن ئەگەر رووسیا وەرگین یا دەوڵەتانی تر وەرگین لە 140 بۆ 60 پشت بە داهاتی نەوتە بەسن، چلەکەی تری پشت بە کەرتەکانی تری و بەرهێنانە بەسن بۆ پڕکردنەوەی بودجە. بەڵام لە عێراق بەگشتی هەرێمی کوردستان و ئەو دەوڵەتەی کە باسم کرد لە 195 پشت بە داهاتی نەوتە بەسن. داهاتی نەوت خۆزانی ئێمە ئەگەر لە 2015 کۆمەڵی نمونە بینەوە جەنگی نرخی یەکەمی نەوت و جەنگی نرخی دووەمی نەوتی نێوان سعودی و رووسیا و پەتای کۆرۆنا ڤایرۆس و هەموو ئەو با بڵێن هەڵکشان و داکشانە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر داهاتی عێراق و هەرێمی کوردستان کرد و هێنایە کەناری هەرسەوە خۆ بینیمان کە عێراق تەنانەت قەرزی دەست ناکەوت. بۆیە بەداخەوە هەمیشە ئابووری عێراق و ئابووری هەرێمی کوردستان لە بەردەم کەناری هەرس و مەترسیایە و لەبەر ئەوەی فرە سەرچاوە نییە پشت نابەسن بە 11 کەرتەکەی تری ئابووری گەشت و گوزار کشت و کاڵ پیشەسازی بازرگانی لەبەر ئەوە هەمیشە لە مەترسیا و بەڵام ئێمە دێن لەسەر قسە لەسەر با بڵێن ئەو حاڵەتین کە ئێستا هەیە
بە بۆچوونی من دوای بڕیارەکەی دادگای پاریس ژووری بازرگانی پاریس قۆناغی نوێی هێناوە کایەوە چ لە عێراق بەگشتی و لە هەریم کوردستان بە تایبەتی وە با بڵێن تورکیاش کە بەشێکە لە پرۆسێسی نەوت بە بۆچوونی من دۆخێکی تازەی باش هاتووە پێشەوە و لە قازانجی خەڵکی هەرێمی کوردستانە بۆچی لەبەر ئەوەی کە حکوومەتی عێراقی لە 2014 بە بیانی ئەوەی کورد نەوتە فرۆشێت بەشە بودجەی هەرێمی کوردستان نانێرێت لە دوای ئەم بڕیارە و ڕادستکردنی نەوت بیانوێک نەماوە و جاران هەر یەکێک لە دۆڵێک بوون ئێستا هەرێمی کوردستان و با بڵێن هەولێر و بەغدا ئێستا بە ناچاری دەبێت لەسەر با بڵێن مێزی دانوستان دانیشن و قسە لەسەر چارەسەری ئەم کێشە بکەن بە بۆچوونی من خەڵک قازانچی گەورەیەک لەم بابەتە عێراق ئیتر ناتوانێت بە پێی مادەی 111 کە ئەڵێ سامانی سروشتی عێراق لە هەموو هەرێمەکان و پارێزەکانی نەبەسراوە ملکی هەموو گەلانی عێراقەکەواتە بە هەرێمی کوردستانەوە لە زاخۆ تا بەسرا ئێمە ئەو نەوتەی لە بەسرا فرۆشێت ئێمە خاوەنی لە دوای بڕیارەکەی دادگای پاریس ئیتر بیانوویەک بۆ عێراق نەمایەوە کە ترس و دوودڵی لە دڵی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و موچەخۆراندا دروست بە هەموو مانجێک هاوڵاتی هەرێمی کوردستان چاوەڕێ بێ دەی بەغا پارەکەی ناردەینەی ناردەی هات دەینەگەشت ئەم بیانۆ نەما ئیتر نەخێر لەبەر ئەوەی کە پێشتر ئەو بیانوێ بوو ئێستا نەوتەکە فرۆشتی نەوت ڕادستی وەزارەتی نەوتی عێراق و کۆمپانیای سۆمۆ کراوەتەوە بە پێی مادە 111 و باسم کرد خەڵکی کوردستان شەریکی ڕاستەقینەی لە نەوتی بەسرا و عێراق ملزەمە بەوەی کە بە پێی مادەی 112 بڕگەی یەکەم دەڵێ فرۆشتی نەوت پێکەوە لەگەڵ هەرێمەکان و پارێزگای نەبەسراوی کە نەوتی هەیە لەگەڵ حکوومەتی لە بابەتەکەەوە بەڵام دەبێت تا ئێستا دەستی پێ نەکردەوە فرۆشتن پێ وایە بۆ نزیکانە هەناردەکردن دەست پێ بکاتەوە نەخێر بە قەناعەتی من بابە ئاسایی دەست پێ ناکات لەبەر چی لەبەرەوەی کە ئەگەر بێت و دەست پێ نەکاتەوە پرۆژه یاساکە پرۆژه یاسای بودجە پەسەند کرێت بەغدا چۆن دەتوانێت بەشە بودجەی کوردستان من ویستم لە ئەوەی کە بۆ بە ڕێز باسم بە پێی مادە 111 ڕۆڵ کردو مادەی 112 لە بەرگەی یەکەمی دەڵێت 112 دەستور دەڵێ حکوومەتی فیدراڵی لەگەڵ هەرێمەکان پارێزگاکانی نەبەسراوی بەرهەمەی نەوت پێکەوە پرۆسێسی نەوت ئیدارە دەن کە نەوتەکە فرۆشە داهاتەکەی ئەمە بە یاسایەک داهاتەکەشی بە یاسایەکی تر بە پێی ڕێژەی دانیشتوان و بە شێوازێکی دادپەروەرانە بەسەر ڕێژەی دانیشتوان بەسەر هەرێمەکان و پارێزگاکان دابەشەکرێت بە پێی مادە 111 و 112 و مادەی 105 و 106 بە هیچ شێوەیەک و 121 بڕگەی سێ بە هیچ شێوەیە حکوومەتی عێراقی ناتوانێت خۆی لە نەناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان لابدا و هەرێمی کوردستان بەشێکە لە دەوڵەتی فیدراڵی عێراق چۆن خەمی بەغا ئەخوا بەسرا ئەخوات مووسڵەخوا دەبێت بە هەمان شێوە نەوت بڕوات و نەڕوات حکوومەتی عێراق پابندە بەوەی کە بەشە بودجەی هەرێمی کوردستان بنێرێتەوە بابەتی هەناردەکردنەوت و هەناردەکردنەوت پەیوەستە بەوەی کە دەستور ئاماژەی پێداوە لە مادەی 111 کە پێکەوە بە پێی دەستور ئەو دوو یاسایی با بڵێن نەوت و غازی فیدراڵی و یاسای دابەشکردنی داهاتنەوتەکان دەرکرێت بە قەناعەتی من هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەبەرانی کوردستان ئەم بابەتە جیاکەنەوە لەیەک بەڕێوەبردننی نەوت لە هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتی فیدراڵیا نەبەستنەوە بە بودجە نەخێر دەستوریش ڕێگەی نەداوە و هیچ ئاماژێکی نەداوە بەڵکو لە دوای بڕیارەکەی دادگای پاریسەوە موچە و ژیان و بەشە بودجەی هەرێمی کوردستان پارێزراوە و حکوومەتی عێراقی پابندە بەوەی ئەم بەشە بودجە بنێرێ و لە کاتێکە نێرێت سەرۆکی کۆماری بەڕێ سەرۆک کۆمار دەسەڵاتی پاراستنی دەستوری هەیە و دادگای فیدراڵی یەکێک لە ئەرکەکانی ئەوەیە کە ئەگەر بێت و لەم پرۆژە یاسادا بەشی هەرێمی کوردستان وەکو پێویستیایی نەکردێت دوای پەسەندکردنی پرۆژە یاساکە بوو بۆ یاسا یەکسەر دەتوانێت هەر هاوڵاتی هەرێمی کوردستان لە دادگای فیدراڵی تاعن لەو قانونە بدا چونکە پێچەوانەی دەستورە و یاساکەی یاسای بودجەی عێراق هەڵبۆشێنێتەوە بۆیە ئێمە مافەکانمان پارێزراوە و مادەی 105 لە دەستور دەڵێ هەموو ئەو مساعدات و قەرز و هاوکاریانەی بۆ عێراق دێت بەشی هەرێمی کوردستانی تێدایە کە بە ئیقلیم ناوەبات و مادەی 106 پێویستە دەستێ دروست کرێت چاودێری کۆکردنەوەی داهاتەکان و دابەشکردنی داهاتەکان بە شێوازێکی دادپەروەرانە لە نێو دەستگاکانی ڕاگەیاندن و خەڵکە باسیەوەکەن کە ئەم یەکێتی نیشتمانی کوردستان داوایکی کردو بۆ داوایکردنی بەشە بودجەی پارێزەکان لە کاتێکە ئەگەوێت و حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ من لە سێ شوێنە ینی ئەوە دیارێکە مادەی 105 مادەی 106 مادەی 112 بە دەستور دەڵێ دەبێت بە شێوازێکی دادپەروەرانە داهاتی عێراق نەوتی و نانەوتی دابش بکرێ بە پێی ڕێژەی دانیشتوانی هەرێم و پارێزەکان
لە تەواوی عێراق کەواتە ئەم داواکاریکردنی نیشتوانی کوردستان کردوێتی داواکاریی دەستوریە هیچ پێچەوانی دەستورینەوە هیچ کەسولانێک ئەگەر لە پرۆژە یاساگەش هەجێکرەوە دوای دەنگشی لەسەدرا چەند تاقنیشی لێ بدرێت دەستوریە و دادگای فیدرالی بە قەنەعاتی من ئەو بەرگە هەڵناوەشێنێت. باش سپاس دەگەڕێم وڵات کاک نەوزات لە کۆتایی قسەکانیان کاکڕەوار باسی بابەتێکی کرد کە من دەمەوێت بیکەمە هەوێنی پرسیارێک بۆ جەنابێ فراکسیۆنی یەکێتی پێداگرە لەسەرەوەی کە دوو بەرگە لە نێو پرۆژە یاسای بودجەدا بچەسپێەوە تێپەڕێندێەوە بۆەوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان سوودی لێوەگرن. یەکەمیان بابەتی مەسەلەی پاشەکەوتە و بابەتەکی دیکەیان ئەوەی کە کاک ڕێبوار باسیکردنا عەدالەتی لە دابەشکردنی ئەو بودجەی پارێزگاکانە ئەی هەولێر و سلێمانی دوهۆک و پارێزگای هەڵەبجانی پێت وایە بۆچی هەندێک لایەن تانە لەم بڕیارادەن و نانوێ بچەسپێ لە پرۆژە یاسای بودجەدا هەر ئەگەر ئەمە بۆ خۆی ئەو ڕاستیە نییە کە نەعەدالەتیەک هەیە لە دابەشکردنی بودجە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆیە نایانەوێ ئەم بڕگەیە بچەسپێ؟ بەڵێ ئەم دەستکاری هەندێک لە بڕگە و بەندەکانی مادەی 13 و 14 کرا کە 14 زۆر بەند و یا خاڵەکانی یا گۆڕانکاریەکانی لێژنەی دارایی حکوومەتی مەرکەزی عێراق بەڕاستی هەندێک خاڵی کۆت و بەندکردنی هەرێمی کوردستان بوو بۆ نمونە تەخویلکردنی یا دەسەڵاتدانی وەزیری دارایی بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ئەمە خۆی لە خۆیدا بچووکردنەوەی هەرێمی کوردستان و کۆت و بەندکردنی هەرێمی کوردستان بوو. وە خاڵێکی تر ئەم حیساب بانقیە لە ژێر فەرمان و لە ژێر چاودێری حکوومەتی مەرکەزی و حیساب بانقەکەش لە حکوومەتی مەرکەزیدا بکرێتەوە. ئەم خاڵانە ڕەنگە تۆزەک کێشەی ئیشکالی هەم یاسایی هەم ناوچەی وەکو ئیقلیمێکیش دروست کرد بێ، بەڵام لە پرۆژەکەدا لەم خاڵەی کە ئایا هەر پارێزگایەک یا ڕەزامەند نەبی یا وا بزانێکە بەشە بودجەکەی یا پشکەکەی بە نەعەدالەتی بۆ هەناردە دەکرێ پێم وایە هیچ نیگەرانێکی پێویست نییە، چونکە ئەگەر هەر کێشەیەک هەبێ یا هەر نەعەدالەتیەک هەبێ دەبێ هەرێمی کوردستان لە ناو خۆیدا لەسەر مێزی گفتوگۆ چارەسەری ئەم بابەتانە بکەن و ناکرێ مەسەلەن حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی موحەدی هەموو کوردستانە بە هەر سێ پارێزگاکەوە نەتوانێت کێشەیەکی بچووکی هاوشێوەی هەناردەکردنی بەشە بودجەی یا پشتی پارێزگاکان بە شێوازێک دابەش بکا کە ناڕەزایی لێ بکەوێتەوە. ئەمانە کێشەی ناوخۆیی من پێم وایە لە پرۆژە یاسای بودجێ عێراق نەدەکرات جێی بۆ بکرێتەوە یان لە ناو خۆی هەرێمی کوردستان لەسەر مێزی گفتوگۆ لایەنە سیاسیەکان ئەم بابەتانە کۆتایی پێبهێنن، چونکە دەبینین لە هەر کاتێکی ترازانی ئەحزابی سیاسی کوردی حکوومەتی عێراق هێندەی تر هەرێمی کوردستان کۆتوبەند دەکا و هێندەی تر سەرچاوە داراییەکانی بۆ دەست دەبا بۆ وشکردنیان و من پێم وایە ئەگەر هەرێمی کوردستان ئەحزابە سیاسیەکان بە سیاسەتی خۆیان و حەکیمانە مامەلە لەگەر یەکتر نەکەن و بە سازان و بە یەکدەنجی و یەکڕەنجی نەچنە سەر دەنگدان لە پرۆژە یاسای بودجێ عێراق زیانی گەورەترمان بەردەکەیەوە. حکوومەتی عێراق تا ئێستا من نیاز پاچێکی ئەو تۆم لێ نەبینیوە، چونکە دەبواە تا ئێستا مانگانە ئەم بەشای موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەبێ دواکەوتن دابین بکە، ئەگەر بە شێوەی سولەف بی ئەگەر بە شێوەی قەرز بی بار شێوەیەک دەبا موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕەزامەند بکە لە خۆی و ئێستا بە هیچ دەقێکی یاسایی و عورفی و شەرعی حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نیە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین کە ئەوە لە ئەستۆی حکوومەتی عێراقە، بەڵام من ئەو نیاز پاچە نابینم لە حکوومەتی عێراق تا ئێستا بەس لەوەیە تۆ گەشتبینی لەوەی کە لە گەشتبینی لەوەی کە لە ئایندەیە حکوومەتی عێراقی پابەندی بەڵەنەکانی خۆی بێکە بە یاسا لە پرۆژە یاسای بودجەدا بچەسپێ؟
ئەحزابە سیاسیەکانی ئێمە یەکدەنگ یەک ڕەنگ بە سازان بسنە چەسپاندنی پرۆژه یاسای بودجێ عێراق بەڵێ ئەو کاتە دەبێتە یاسا و دەبێتە خاڵێک کە حکوومەتی عێراق پابەند دەبێ مولزەم دەبێ بەم بەندانەی کە لە پرۆژه یاسای بودجێ عێراقدا جێ بۆ کراوەتەوە بەڵام لەبیر نەکەین لە لێژنەی دارایی حکوومەتی مرکزی عێراق کە لە لێژنەی دارایی پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق کە چەند خاڵێکی وروژاندوو بۆ چەسپاندن لە پرۆژه یاسای بودجێ عێراق خاڵێکیان زۆر مەترسیدارە کە هەر کێشەیەک دروست بێ لە نێوان حکوومەتی بەغدا و ئیقلیمی کوردستان هەرێمی کوردستان ماوەی 15 ڕۆژی دەدرێتێ بۆی چارەسەری ئەم بابەتە بکات دوای 15 ڕۆژ ڕاستە و خۆ پشتی هەرێمی کوردستان ڕادەگیرێ ئەمە وەکو ئەو نوکتەیە دێتە بەرچاوم عەرەبێک و کوردێک ڕاویان کردبوو مامزێک و کەروێشکەشیان گرتبوو عەرەبەکە دەیگۆ ئەگەر مامزەکەت دەوێت کەروێشکەکە ببە ئەگەر کەروێشکە کەشت دەوێت بە هەر کەروێشکەکە پێشکەشت بێ بۆیە تکام لە ئەحزابی سیاسی کوردی هەیە ئەگەر بە یەک دەنگ بە یەک ڕەنگ بە سازان بە هەماهەنگی نەسنە پرۆژەیە دەنگدان بۆ پرۆژه یاسای بودجێ عێراق زیانی گەورە بەر هەرێمی کوردستان دەکەوێت من دڵنیام حکوومەتی هەرێمی کوردستان زیانی گەورەتر دەکا هەم لە ڕووی ئابووریەوە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی عسکەریەوە بینیمان هەست کاتێک حکوومەتی عێراق دەسەڵات و سوڵتەی ئەم سیاسی یا یاسایی یا عسکەری هەبوو بێ هەرێمی کوردستانی لەو قافە لەو قالبەدا گرتووە بۆیە تکام وایە پاشەکەوتی موچەش هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە ئاسانی دەتوانێت دڵی یا ئاشبوونەوەیەکی گشتی بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەربکە ئەویش جێکردنەوە بە یاسایەک بە بڕیارێک پاشەکەوتی موچە یا لێبڕینی موچە جێگای بۆ بکاتەوە لە دانەوەی ئەو قەرزانێک کە هاوڵاتیان وەکو ئاو کارەبا و یا باج و دەرامەت و ڕسومات هاوڵاتیانی موچەخۆر بتوانن ئەم قەرزانەیان زۆر باشە بەم شێوەیە لەگەر حکوومەتی هەرێمی ساف بکەن ئەمە دەبێتە خاڵێکی وەرچەرخان و هاوڵاتیانیش پابەند دەکات بەوەی لە کاتی خۆیدا هەم خەرجەکانی ئاو کارەبا دابین بکە و لە دوای ئەویشەوە جۆرێک لە ڕاهاتن بۆ هاوڵاتیان دەوێت بۆی چیتر خەرجیەکانی ئاو کارەبا و ڕسوماتی تریش لە هەرێمی کوردستان نەشارنەوەیان نەیدەن زۆر باشە کاک نەوزار کاک ڕێبوار مەسەلەی ئەو بڕگەی کە باز لە پاشەکەوت دەکرێت بەداخەوە کە دەزانی بۆ چوونی جیاوازی لەسەرە لە لاو لایەنە سیاسیە کوردیەکان ئەگەر بێت و ئەم بڕگەیە لە نێو پرۆژە یاسای بودجێدا نەچەسپێت ئەنی هەرێمی کوردستان بەگشتی و فەرمانبەران بە تایبەتی چ زیانێک دەکەنەوە چێژ بەرپرسیارە لەوەی ئەگەر نەچەسپێت بەڵێ لە ڕاستیدا وەڵامەکە ڕوونە کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان باولێن زەرمەندیەکە من لەوەی کە لە دوای 2014ەوە بۆ هەموو قەیرانە لە ئەنجامی ئابووری سەربەخۆ و سیاسەتی هەڵەی نەوتی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان و فەرمانبەران بە تایبەتی باجەکەیاندا و ئێسش ئەو کەسەی کە بڕیاری ئابووری سەربەخۆیدا بەرپرسیارە لەوەی کە چۆن چارەسەری ئەم حەقی خەڵکە ئەکە ئەمە حەقێکە یعنی ناتوانێت خۆی لێ بدرێتەوە یا پشتگوێ بخرێ بۆیە باشترە ینی فرسەتێکی وە هاتوتە پێشەوە کە لە بودجەی لە ماوەی 3 ساڵ کە ئەم بودجە بۆ 3 ساڵە ئەم بڕگەیە تەزوید بکرێ و دەنگی لەسەر بدرێ و بەپێی ئەوەی کە ئیتیفاق بکرێت گەر حکوومەتی هەرێمی کوردستان خۆی نەیتوانی با بڵێن پارەکە دابینکە بە هاوکاری لەگەڵ حکوومەتی عێراقیە و لە نەوتەی کە دەفرۆشرێت کە بەڕێز دکتۆر نەرمین ئەندام پەرلەمانی عێراق لە توێژێکاوەی باس بکە ئەو نەوتەی کە با بڵێن بەرمیلە نەوت بە 70 دلار خێم لێنداوە بۆ بودجەی ئەم 3 ساڵە ئەگەر لە سەروی 70 دلارەوە ئێستا یاری ئەکا بەردەوام لە 73 بۆ 6 ئەو زیادە بکرێت بە بودجەیەکی تەکمیلی بۆ دانەوەی پاشەکەوتە گەر بێت حکوومەتی هەرێمی کوردستان خۆی نەیتوانی بچێتە ژێرباری ئەم بابەتەوە ینی بە کوردی و بە کورتەکەی دەتوانرێت ئەم بابەتە چارەسەر بکرێت لە هەر حاڵەتێکا چ حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بچێت ژێرباری ئەم بابەتە لەو بەشە بودجەی بەدێریکرا چ لەو زیادە نەوتەی کە ئەفرۆشێ لە هەرێمی کوردستان لەدا هاتووە بە قەنەعەتی من پێویستە هەموو هێز و لایەنە سیاسیەکان و ئەوانەشی ناڕازین بێنە سەرخەت و پشتیوانی ئەم بابەتە بکەن و لە ڕۆژی پێنجشەمە دەنگ بدەن بە بودجە بۆی خەڵکی هەرێمی کوردستان بتوانێت بە مافەکانی خۆی پێشبینیەکەی ئەم بەرگەیە بچەسپێ و ئەوەندەی من متابعەم کردووە بەداچوونم کردووە
هێز و لایەنەکانی عێراق تەنها هێزێکەیە کە لە هەرێمی کوردستان ناڕازیە بۆ بابەتە بۆچی ینی ناڕازیەوەی وەک ئابووری ناسێک بە دۆدات چۆنە بۆ کردەوە ئەوەندەی مەسەلی ناڕازی بوونی پشت ئەم بڕگێت چییە؟ ئەوەی من تێگەشتم لەبەرەوەی یەکێتی نیشتوانی کوردستان پێشنیاری ئەم بڕگەی بەڕاستی کردووە ئەمە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بەدڵنیایەوە. بۆ لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە ئاخری ینی هەموو موچەخۆرانی کە لە هەرێمی کوردستانان بە تەنها لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی ئینتیمای سیاسی و حساب نین و پارتە سیاسەکانی تریش فەرمانبەریان هەیە لە کەرتە حکوومەکاندانی بۆچی دەبێت دژایەتی پێشنیارێکی لەم جۆرە بکرێت؟ یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی هێزێکە بۆ خەڵدامەزراوە ناوی خۆی بە هەموو نەک باشووری کوردستان هەموو پارچەکانی کوردستانەوە بۆ پارێزگاری لە مافی خەڵکی کورد دروست بووە و هەمیشە لەو خەمایە بی لەوە ناکاتەوە ئەگەر بابەتێک ئەگەر تەنها لە بەشی بڵێن لە بەرژەوەندی ئەندام و لایەنگرانی خۆیانە بێت دەستی بە نەبات ئەمە لە بەرژەوەندی هەموو خەڵکی کوردستانەوەکێتی خۆی بە خاوەنی هەموو خەڵکی کوردستانزانێ بۆیە ئەم پێشنیاری کردو هەڵوەستی پارتە سیاسەکانیان فراکسیۆنە کوردیەکانی دیکەی ناو پەرلەمان چۆن هەڵەسەنگێنی بەرامبەر بەم ئەوەندەی من متابعام کرد تەنیا هێزێک لە ناو فراکسیۆنەکانی پەرلەمانی عێراقا هێزێک ناڕازیە لەبەر ئەوەشە بە قەناعەتی من کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم پێشنیاری کردو ئینا ئەگەر خۆی بیکردایە دڵنیام بە دەستکەوتێکی گەورەی لە قەڵەمەدا. زۆر باشە دەگەڕێم وڵات کاک نەوزات دەمەوێت هەر لەسەر بابەتی ئەو پاشەکەوتە کە کۆتایی قسەکانی باسە ئەوت کرد کە فەرمانبەرانیش دەتوانن سوود لەم بڕگەیە ببینن ئەگەر بێت تویانی ئەم پاشەکەوتی کە باز دەکرێت و حکوومەتی عێراق ملزم بکرێەوە ئیجبار بکرێ بەوەی کە بە یاسابی چەسپێنەوە دەبێت بگەڕێتەوە بۆ خەڵکی کوردستان ئەمە چ باەخ و گرنگیەکێ بێ بۆ ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستان لە 3 ساڵی داهاتوودا کە پرۆژە یاساکە دەزانی بۆ 3 ساڵە؟ بەڵێ تەسپاندنی یا گەڕاندنەوەی پاشەکەوتی موچە بە ڕێژەی سەتادا من پێم وایە خاڵێکی باشە ئەگەر بەشە بودجەی یا پشتی هەرێمی کوردستان بەشی ئەم بابەتەش بکات چونکە خەرجێکی زۆر لەسەر هەرێمی کوردستانەیە و ئەم بەوە بەشێکی زۆریشی بۆ ئیستیسمارات و بۆ موچەی موچەخۆران و بۆ بودجەی تەشغیلی دابین دەکرێت بەڵام من پێم وایە ئەوەی من لە بارودۆخەکەی دەخوێنمەوە ئەم پرۆژە یاسایە ئەگەر بە سەتا دەش یا پاشەکەوتی موچە بە گەڕانەوەش بێ ڕەنگە بە ڕێژەی سەتادا دابین نەکرێت چونکە گۆڕانکاریەک لەم ڕێژەیە ڕوودەدا ئەگەر لە حالەتێکدا چەسپاندن لە پرۆژە یاسای بودجێ عێراقدا جێ بۆ بکرێتەوە بۆ گەڕانەوەی پاشەکەوتی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕەنگە ڕێژەکەی کەم بکرێتەوە بۆی هەرێمی کوردستان لە ماوەی ئەم 3 ساڵەدا بتوانێ بە نەفەسێکی درێژخایەن بە قەرزێکی درێژخایەن دوورمەودا بتوانێ وردە قەرزەکانی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بگەڕێنێتەوە و گەڕانەوەی پاشەکەوتی موچە خۆی لە خۆیدا پێشکەوتنی بنەماکانی ئابووریە و هاوڵاتیان زیاتر داهاتێکی زیاتریان دەبێ و من دڵنیام بوژانەوەی زیاتر لە بازارش ڕوودەدا بەڵام ئایا هەرێمی کوردستان لە توانایدا هەیە لە 16.67 بتوانێ ئەم ڕێژێش دیاری بکات چونکە قەرزی یا پاشەکەوتی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەشێکی وەکو لێبڕین بەشێکی وەکو پاشەکەوت ئەمانە ڕەنگە زۆر فەرمانبەر هەبێ هەر نەزانێ چەندی پاشەکەوتە لای حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە هەر نەزانێ چەند مانجی لێ بڕدراوە بە کاملی ئەم داتاوزانیاریانە پێویستی بە شێوازێکی وردبینیەکی و تەکنیکەکی زۆر هەیە بۆی بتوانن بگەینە داتایەکی سەرەتایی و هەر نزیک لە ڕاستی بۆی بتوانن ئەم ڕێژەیە دیاری بکەن کە پاشەکەوت و لێبڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە نزیکراوەیش بێ چەندە ئەمە خاڵێکە لە خاڵە هەرا بە کێشە تەکنیکیەکانی کە ناتواندرێت چۆن ئەم ڕێژەیە دیاری بکرێت و پێم وایە لە عێراق و لە هەرێمی کوردستان تا سازانی سیاسی یا لێکتەگەیشتنی سیاسیەکان دروست نەبێ و ئالوگۆڕی
زانیاری و داخوازی و خواست و دانوسانکاری دانوساند و لە بینی نێوان ئەحزاب و خەڵکە سیاسیەکە نەکرێ پرۆژه یاسای بودجێ عێراق پەسند ناکرێوم پێم وایە گەشتبینم لەم هەفتەیەدا چونکە زەختێکی زۆری شەقام لەسەر حکوومەتی عێراقی شەیە و هاوڵاتیان تەنجیان بە حکوومەت هەڵچنیوە و زیاتر نەفەسی متمانەیان یا نەفەسی سەبر و تەحملیان کەم بۆتەوە من دڵنیام ئێستا حکوومەتی عێراق بە ناچاری هەوڵ دەدا لەم هەفتەیەدا ئەگەر هەر هیچ نەبێ لە هەفتەی داهات و پرۆژه یاسای بودجێ عێراق پەسند بکە و جۆرێک لە بوژانەوەی ئابووری هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە و گرنگترینیان چەسپاندنی و جێگیرکردنی نرخی دۆلارە بەرامبەر بە دیناری عێراقی کە ئەمە لەو لێژنەی دارایی کە خاڵێک لە خاڵەکان دیاریکردنی $100 ئەمریکی بە 45 دیاری کردبوو کە وەکو دەستکەوتێک پیشانیاندا بوو کە 23 تریلیۆن دینار دەگەڕێنێتەوە بۆ خەزێنەی گشتی کە ئەمە هەم زیانە لە هاوڵاتیان هەم زیانە لە فەرمانبەران و لە موچەخۆرانی هەم عێراق و هەم هەرێمی کوردستان کە ئەمە ڕەنگە جۆرێک لە ناشەفافی یا ناباوەڕی و کەمبوونەوەی متمانەیە بە بانقی مرکزی کە ئەمە نزیکی تقریبا نزیکی 6 مانجێکە حکوومەتی عێراق بە هەموو هەوڵ و تواناکانی دەیەوێت نرخی دۆلار لە ئاستێک جێگیر بکە کە 132 لە ئێستادا لە پڕێک لە پرۆژە یاسای عێراق لە پرۆژە بودجێ یاسای لە پرۆژه یاسای بودجێ عێراقدا جێ بۆ بکاتەوە بە 146 ئەمەش جۆرێکە لە گۆڕانکاری و ناعەدالەتی بەرامبەر بە هەرێمی کوردستان و موچەخۆرانی عێراق بەگشتی و هاوڵاتیانی نەوزادانی پێشبینیەکەی تۆ نرخی دۆلار لە دوای پەسەندکردنی پرۆژه یاسای بودجێ جەن ئەمە لە قسەکانی جەناب توانی وای دەرخست کە ڕەنگە نرخی دۆلار لە دوای پەسەندکردنی پرۆژه یاساکە بەرز بێتەوە ینی پێشبینیەکەی بە چەند پچەسپێت لەنێو پرۆژه یاساکەدا من پێم وایە لەم ڕێککەوتنەی کە هەم لێژنەی دارایی نووسیوێتەوە و هەم ئەوەی بانقی مرکزی باسی لێوە دەکا کە 130 و 132 تەسەور دەکەم بگەنە ڕێککەوتنێک یا ڕێژەیەک بۆ ئەوەی هەم عەجزی پرۆژه یاسای بودجێ عێراق کەم بکەنەوە کە 63 تریلیۆن دینارە ئەمانە جۆرێکن لە داڕمان بە وردەوردەیی داڕمانی خشۆک بەسەر عێراقدا بۆی تۆزێکەکەم بکەن من پێم وایە لە 135ەوە تا 136 جێگیر بکرێ ئەگەر بانقی مرکزی لەسەر بڕیارەکەی خۆی سابت نەبێ و من دڵنیام لە 145 و 46 هەرگیز بانقی مرکزی ئەم ڕێژەیە دیاری ناکات چونکە خەڵک متمانەی بە بانقی مرکزی کەم دەبێتەوە و ئەو متمانەیە بە بانقی مرکزی ناکرێت. زۆر باشە دەگەڕێمەوە لات کاک نەوزاد کاک ڕێبوار دەزانیت کە بەداخەوە لە هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان کۆتایی پێ هاتووە و دادگای فیدرالیش بڕیاری دا کە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان نایاسایی و نادەستوریە و هەرێمی کوردستانیش پرۆژە یاسای بودجێی نییە. لەم کاتەیە و لەم سەر وەختەیە کە ئێستا حکوومەتی عێراق پرۆژە یاسایەک بۆ 3 ساڵ دەخاتە بەردەمی پەرلەمان و چارەنووسی هەرێمی کوردستانی لە ڕووی داراییەوە لەناو ئەم پرۆژە یاسایەدایە تا چەند گرنگە بەگشتی لایەنە کوردەکان پشتگیری ئەم پرۆژە یاسایە بکەن. بەڵێ وەکو باسم کرد لە دوای بڕیارەکەی دادگای پاریسەوە قۆناغێکی نوێ لە عێراق هاتەکایەوە و من پێش ئەو بڕیارە هەمیشە یعنی ڕژبین بووم بەڵام لە دوای ئەو بڕیارەوە زۆر گەشتبینم لەبەر ئەوەی کە بە قەنەعەتی من ژیان و موچە و ژیانی خەڵکی هەرێمی کوردستان ئیتر لە دەستی ململانی سیاسیەکان دەرچوو و ئەو تەقینەوە و دەرکردنی ئەو بڕیارە ئەنجامی ناشەفافیت و گەندەڵی ململانی سیاسی بوو لە ئەنجامی ئەو بڕیارە ئەم قۆناغا تەواو بوو قۆناغی تازادە پێشەوە لە ئێستادا ئەم بودجە ینی کە بۆ 3 ساڵ دانراوە و پێشتر بیرکراوەتەوە پێشبینی قۆناغی وا کراوە ئێمە دەبینین ئەوە ئەمساڵ هیچ ینی دڵخۆش جێگەی ئەوە نییە کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان وا بە ئاسانی بکرێت چونکە دۆخەکە بینیت تا دێ ململانی سیاسەکان تون دەبنەوە بۆ ئەگەر لە ساڵی داهاتوو یا لە کۆتایی ئەمساڵ هەڵبژاردن کرێت تا حکوومەت تەشکیلەکرێت زیاتر لە نیوەی ساڵەکەی 2024 دەڕوا کەواتە ئەم پرۆژە یاسا لە پەرلەمانی عێراق ببێ بە یاسا و تەزوید دەکرێت ئیتر لە دوای ئەمەوە خەڵکی کوردستان و
دانیشتوانی هەرێمی کوردستان و موچە خۆران ژیان و گوزارانیان پارێزراوە بێت و بە قەنەعاتی من ئەم پرۆژە بودجەی فیدراڵی کە نزیکەی 200 تریلیۆنە 134 تریلیۆنی بۆ موچە و پرۆژەی تەشغیلیە با بڵێن بودجەی تەشغیلیە با بڵێن بودجێ و بەرهێنان هەر عێراقیش خۆی کە ئەڵێت ئێمە دەبێت قەرزکەین ئەم قەرزە چۆن ئەکرێت چۆن دێت کەواتە لێرەدا لە ماوەی ئەم 3 ساڵە ئەوەی کە ئەبیندێ و هەسی پێکرێ و پێشبینی ئەکرێت تەنها موچەی خەڵکو و با بڵێن بەشە بودجەی تەشغیلی بەکاربردنی حکوومەت ئەبێت و هەرێمی کوردستانی ژێرەدا تەنها موچە خۆران و با بڵێن بودجەی تەشغیلی دەبێت و لەم حاڵەتدا ئەگەر پەرلەمانی کوردستان هەبێ یان نەبێت بە قەنەعەتی من زۆر لە مەسەلەکان ناگۆڕێەوەی باسەکرێت لە ئایندا لەوانەیە مەسەرەن بابەتی موچە بێت بە ڤیزە کارت و ڕاستەخۆ لە بەغا بۆ هەموو موچە خۆرێک بێت ئەو کاتێ مەسەلەی بودجە لە هەرێمی کوردستان بابەتێکی زۆر گرنگ نابێت چونکە کاتێ بودجە بۆ ئەوە گرنگە کە تۆ وەکو ناسنامەیەک دووشۆکەوەی کە داهاتەکان بە شێوازێکی دادپەروەرانە دابەش بکرێت کە ئێمە دەبینین لە عێراق بە قەنەعاتی من ئەوەی کە سێرچم بۆ کردووە ئەمساڵ پرۆژەی وەبەرهێنان لە عێراق و هەرێمی کوردستان یعنی زۆر دەگمەنە جێبەجێکرێت چونکە چۆتە بابی قەرزەوە وەک حکوومەتی عێراقیش ئامادە نییە قەرز بکات لەبەر ئەوە ینی موچە و ژیانی خەڵک موچە خۆران تەنها ئەم بودجە تعبیر لەوە ئەکاوە پێویستە هەموو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان پشتگیری ئەم یاسا بکەن پرۆژە یاساکان دەنگی بدەنێ بۆی لانی کەم هەم دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەپێوە بمێنن بۆ سەرقاچی خوان و هەم ژیانی هاوڵاتیانی کوردستان موچەخۆران نەکەوێتە مەترسیوە چونکە ئەگەر بێت و موچەخۆران موچەکانیان دەست نەکەوێت بازاڕی هەرێمی کوردستانیش تووشی کارە ساتە بێ و بە هاتنی ئەو بودجە کە دیاری کراوە بۆ هەرێمی کوردستان جۆرێک لە با بڵێن بژانەوەی ئابووری دەست پێ کات و لانی کەم خەڵک لە قەیرانی دارایی و مەترسی و برسێتی و ئەو ئەوانی کە لە 2014 تا ئیسە ڕوبەڕووماوەتەوە کۆتایی دێت کەواتانی مەبەستەکە لەوەیە بە پەسەندکردنی پرۆژە یاسای بودجە و چەسپاندنی ئەو بەرگانی کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە ئاستی خۆشگوزەرانی و باری دارایی خەڵک لە هەرێمی کوردستان بەرە و شێوەیەکی باش هەڵەکشێت بەدڵنیایەوە وەکو موچە و ژیانی خەڵک بەس وەکو پرۆژەکانی و بەرهێنان کە ئەمەش بابەتێکی سەرتاسەریە بۆ حکوومەتی عێراقی خۆشی کە دەڵێ ئێمە عەجزی میزانیەمانەیەوە ئەو بەشەی کە دانراوە بۆ پرۆژەی وەبەرهێنان کەوتوتە بابی قەرزەوە ئەوەی داهاتەکەی کە نەوتی و نانەوتیە بە هەردووکیان 170 تریلیۆن دینار پێشبینی کراوە کە لە نەوت دەست بکرێت و ئەوەی تریشی لە نانەوتی پێکەوە نزیکەی 134 تریلیۆن دینارە تەنها دانراوە بۆ موچە ینی بە کوردیەکەی موچە کرا بە ئەولەوێت لە هەموو لە عێراق و لە کوردستانیش و ئیدارەدانی دام و دەستگاکانی حکوومەت دواتر پرۆژەی وەبەرهێنان و بە قەنەعەتی من ینی زەحمەتە ئەمساڵ لە عێراق کوردستان پرۆژەکانی وەبەرهێنان وا بە ئاسانی بکەوتەگەر ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بی لە سەرچاوەی فرەسەرچاوەی دارایی بکاتەوە هەموو کردەکانی تر بخاتە گەڕ و دەسڵاتی ئەوە توانای ئەوە هەیە کە لە ڕێگەی وەبەرهێنانەوە هەر یانزە کردەکەی تر چالاک بکە و سەرچاوێکی زۆری تی دارایی و ئابووری بۆ هەرێمی کوردستان پەیداکە و لە پاڵ ئەو بودجەی کە ماوەی 3 ساڵ دێ بۆ هەرێمی کوردستان لە عێراقەوە بتوانن هەنگاوی گەورەتر بدەین و بتوانین بەرەو کەناری ئارامی خۆشگوزەرانی خەڵک بووین. زۆر باشە دەکەڕێمە وڵات کاک نەوسات دەمێ بۆ دواپرسیار بێمە لای جەنابەت ئەگەر بێت و پرۆژە یاساکە پەسەند بکرێەوە چۆن لە زاری کاکڕێبارەوە بیستم ئابووریانە باسی لەوە کرد کە ئەگەر بێت و بەم شێوەیە پەسەند بکرێ ئاستی خۆشگوزەرانی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و فەرمانبەران و موچەخۆران ئاستێکی دڵخۆشکەر دەبێەوە تا ڕادەیەک جێگەی ئومێدە بەڵام تۆ لە قسەکان تا باسیەوەت کرد کە ئیستیقراریە دیان سەقامگیری ئابووری لە هەرێمی کوردستان و عێراقدا جێگەی گرنتی نییەوە کەس ناتوانێت گەرنتی 100% بدا پێم بڵیانی ئەگەر بێت و حکوومەتی عێراقیش لەسەر بەڵێنەکانی خۆی بەردەوام بێتەوە بەشە بودجەی هەرێمی کوردستانیش بنێرێ ئەو سەقامگیرە سیاسیە لە هەرێمی کوردستان هەیە کە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی پشکی خۆیان وەربگرن؟ بەڵێ لەگەڵ پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەی عێراق دڵنیام خۆشگوزەرانی هاوڵاتیان بەندە بە موچەی موچەخۆرانەوە بە فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە بینیمان لە هەرێمی کوردستان هەچ کاتێک موچە دوا دەکەوت سستی بازار زۆر بە ئاسانی هەستی پێدەکرێەوە ئەم گەرم و گوڕێی بازار و دوکاندار و بازرگانەکانمان
وردە وردە ئەو ئینێرژیاندا دەبەزی کە کاتێک موچەخۆرانی هەرێمی کوردستان دوا دەکەوت یا پاشەکەوت دەبوو یا لێ بڕین بە هەر شێوەیەک ئەمانە ڕاستەخۆ کاریگەریان هەبوو لەسەر جموزۆلی بازار لە ئێستادا ئەگەر پرۆژه یاسای بودجێ عێراق جێبەجێ بکرێ و مانگانە دەبێت لە کاتی خۆی موچەخۆرانی هەرێمی کوردستان وەکو موچەخۆرانی بەغدا و خواروی عێراق دابین دەبی بکرێ و لە کاتێکدا هەم لە پرۆژه یاسای بودجێ عێراق دەبێت جێگای ئەوەش بکرێتەوە کە 12.67 وەکو بەغدا و خواروی عێراق و ناوەڕاست خەڵکە یەکەم و دووەم و سێمەکانی زانکۆ دابمەزرێن و پرۆژەی بچووک و خانوو و زەوی وەکو خەڵکی خواروی عێراق و ناوەڕاست دەبێت بەسەر هەرێمی کوردستانیشدا عێراق لەم بەشەدا بەشی کوردیش جێ بکاتەوە و بە شێوەیەکی گشتی خەڵکی کەم دەرامەت و هەژار و بێسەرچاوە داهات چۆن لە حکوومەتی عێراقی هەوڵی چارەسەرکردنیان دەبێت بە هەمان شێوە بە ڕێژەی 12.67 چاویان لە هەرێمی کوردستانیش بێ. ئێمە وەکو هەرێمی کوردستان قازانجێکی زۆر دەکەین لە پەسەندکردنی پرۆژه یاسای بودجێ عێراق کەم بۆ ماوەی 3 ساڵە. ئەمە وا دەکات کاتێک حکوومەتی عێراق ئەگەر کورتێنان و عەجزی هەبێ لە پرۆژه یاساکە پەنا بۆ قەرز دەبا، پەنا بۆ زیادکردنی بەرەمی نەوت دەبا، پەنا بۆ هەر خاڵێکی تر دەبا، هیچ بەرپرسیارەتێک ناکەوێتە سەر ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان هەم نە لە دانەوەی قەرزەکە نە لە قەرزکردنی ئەم بڕەپارەی کە کورتێنانە بۆ عێراق. کاواتە هەرێمی کوردستان لە هەموو ڕوێکەوە قازانج دەکات، لە هەموو ڕوێکەوە لە ڕووی ئابووریەوە ئەوەی من باسی لێوە دەکەم لە ڕووی ئابووریەوە بە هەموو شێوازەکانی قازانجەتی و ئەم زەختەیە ئەم فشارەی کە موچەخۆرانی هەرێمی کوردستان زۆر جار لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دەیکەین ئەم کێشانش لە کۆڵ حکوومەتی هەرێمی کوردستان دەبێتەوە و شێوازی دامەزراندن و یا گرێبەستەکانیشمان ئەو کاتە دەبێت بکرێتە کتاب یا بکرێتە داواکاری لە حکوومەتی مرکزی بۆی بتوانین هاوڵاتیانی خۆشمان ئەوانەی دانەمەزراون و حەقی دامەزراندنیانە بۆی جێیان بۆ بکەینەوە. کەواتە بە هەموو شێوەیەک حکوومەتی هەرێمی کوردستان قازانجەتی و بە هەموو شێوەیە کاوڵاتیانی هەرێمی کوردستان قازانجەتی لە ڕووی ئابووریەوە و هەرێمی کوردستان زۆر بە ئاسانی دەتوانێت لە ڕووی ئەمنیەتەوە لە ڕووی کێشەی نامەسەبی و پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان زۆر باشە دەتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان هەولێر و سلێمانی و دهۆک ئەم سێ پارێزگایە و بە هەڵەبجەشەوە بکاتە ناوەندێکی بازرگانی گەورە و هەوڵ بدا بەرەمی ناوخۆی زیاد بکە و دانوستان و لێبوردەیی بەرامبەر ئەحزابەکان بنوێنن هەمویان یەکدەست بن بۆەوەی هەرێمێکی پتە و هەرێمێکی سەرکەوتوو لەم ماوەی ئەم 3 ساڵەدا بە ئەمانەتەوە هاوڵاتیەکانی خۆیان ژیان بگوزارێنن. کاکڕەبار زۆر بە کورتی کاتم نەماوە دەپرسم دەکرێت کۆمەڵانی خەڵکی کوردستان بە ئومێدەوە چاوەڕێ بن لە چەند ڕۆژی داهاتوو پرۆژه یاسای بودجە پەسەند بکرێ بۆ بڕگانەی کە لە بەرژەوەندی ئەوانە 3 ساڵی پڕ لە خۆشگوزەرانی چاوەڕێ هەرێمی کوردستان بکە؟ هیوادارم ئەوەندەی من بەداچوونم کردووە هێز و لایەنەکانی عێراقی ئەو بڕگانەی کە تەزبیت کراون لە پرۆژه یاساکە و لە باڵێن لیژنەی دارایی پەرلەمانی عێراقا تا ئێستا هەواڵی گۆڕانکاری نییە لە دەستکاریکردنی پرۆژەکان و بڕیارشە ڕۆژی پێنجشەمە دەنگی لەسەر درێ بەو هیواین هەموو هێزولانەکانی کوردستان پێکەوە بە بێجیاوازی دەنگ بەم پرۆژه یاسا بدەن بۆ ئەوەی لەلایەکەوە ژیانی و قوتی خەڵکی هەرێمی کوردستان بپارێزن و لایەکی تریشەوە ریفۆرمێک لە عەقڵی کوردیا بکرێت بۆی کە ئێمە دەستوورێکەیە زەمانی ماف و شایستەدارایەکانی کردوین و کۆمەڵێک ئالیات و ڕێکاری دانا بۆی پارێزگاری لەم دەستکەوتانە بکەین و عەقڵێکی یاسایانە و یعنی ریفۆرمێکی یاسایی لە مێشکی ئینسانی کووردا بە ئەحزاب و پەرلەمانتار و بە هەموو خەڵک بکەین و دادگای فیدرالی بکەین بە سەکۆی جەنگ و مقاومەتی خەڵکی کوردستان و بە شێوازێکی یاسایانە دەست بۆ مافەکانمان بین دوورکەوینەوە لە بابڵێن پەرچەکردار و تەحەدا و سەرکێشی و بابڵێن دوورکەوتنەوە لە ناوەند کە بەغدایە سەکۆی بەدەستێنانی مافەکانی ئەمە و ڕووکەینە وڵاتانی ترکە لە هەموو لەحزەیەکە مافەکانی ئەمە بینیمان
تووشی قەیران و کارەسات دەکەن کە لە دوای پێش بڕیارەکەی دادگای پاریس بینیمان بۆ دواتریشی دۆخیادە پێشەوە. زۆر سپاس بۆ ڕێبار محەممەد یاساناز لە ستۆدیۆ لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێز نەوزاتەمەوەندی مامۆستای زانکۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان بی سپاس بۆ سەرنجی هەردووکتان. بەڕێزان ئەوەی لە زاری هەردوو میوانی پانۆراما بیستمان پێویستە لایەنە سیاسیەکانی کورد بەڕاستی یەکدەنگ بن لە ڕۆژی چەسپاندن و پەسەندکردنی پرۆژه یاسای بودجە و هەروەها ئەو بڕگانی کە لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئێمەش ومێدەوارین کە لایەنە سیاسیەکان پاڵپشت بن بە تایبەت پاڵپشتی هەوڵەکانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن بۆ ئەوەی کە پرۆژه یاسای بودجە بچەسپێوە خەڵکی کوردستان سودمەندی یەکەم بێ لە بڕگەکانی نێو پرۆژه یاساکە. سوپاس کە تا ئێستا بینەربوون، هەر شاد بن.